ڕێبەرانی گەورە ئابوووریەکانی جیهان لە هەمبۆرگ ئەڵمانیا کۆ دەبنەوە کە دەشێت بە یەکێک لە کۆبوونەوە پڕ لە مشتومڕەکانی وڵاتانی کۆمەڵی بیستدا بنرێت بەهۆی ئەو ناکۆچیانەی لەسەر شەڕەکان و گۆڕانی کەشوهەوا و هەروەهاش بازرگانی جیهانی هەن. لێرین تاوتوێش لەسەر کێشەکانی ئەم جیهانە بکەین. هەمووشمان دەزانین پێویستە زۆر شت بکەین. هەرچیەکمان لەدەست بێ دەیکەین تا هەموو لایەک سەرکەوتوو بن. ئاڵۆزیەکانی نێوانمان ناشارینەوە بە پێچەوانەوە قسەی لەسەر دەکەین چونکە لەسەر ژمارەیەک دۆسێ جیاوازی ڕوانین هەن. لەگەڵەوەشدا سەرنجێکی زۆری نێونەتەوەی لەسەر ئەم کۆبوونەوە لوتکەیە هەیە، بەڵام هێندە و زیاتریش سەنگی سەرنجەکان لەسەر یەکەم کۆبوونەوەی ڕاستەوخۆی نێوان سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ڕووسیایە. کرملن دەڵێت دۆسیەکانی سووریا و ئۆکرانیا لەسەرەوەی کارنامەی کۆبوونەوەکەدان. کۆشکی سپیش دەڵێت سەرۆک ترامپ بڕیار دەدات چی باسکا لەم کۆبوونەوەیەدا کە بە کۆبوونەوەیکی ئاسایی دوولایەنە ناودێری کرد. سەرۆک داناڵد ترامپ یەک ڕۆژ بەر لە کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی ئەم ڕۆهێنی لە پۆڵەنداوە پەیامی خۆی نارد. لە کاتێکدا شارەکانی ڕقە و مووسڵ بەم زوانە لە دەست بکوژان و تاوانباران ڕزگار دەبن، ئێمەدان بەوە دەنێین سووریا پێویستی بە چارەسەریەکی سیاسیانە هەیە کە کارنامە وێرانکاریەکەی ئێران بەرەو پێش نەبات و ڕێگاش نەدا درێخراوە ترۆریستیەکان بگەڕێنەوە. ئەوەش پشتڕاست دەکەینەوە هەر وڵاتێک بەهای ژیانی مرۆڤی لەلا هەبێت هەرگیز ڕێگا بە بەکارهێنانی چەکی کیمیاوی نادات و ئێمەش ئەو ڕێگایە نادەین. لێدوانەکانی سەرۆک ترامپ لە واشۆ جێی سەرنجی زۆرێک لە شیکەرەوەن بە تایبەتیش لە سۆنگەی ئەو پەیامانەی بۆ ڕووسیای نار سەبارەت بە سەقامگیری لە ئۆکرانیا. پێم وایە زۆر گرنگە لەو ڕوانگەیەوە وتارەکەی سەرۆک ترامپ ببینین کە بەر لەم کۆبوونەوە گرنگانەیەتی لە ئەڵمانیا، بەڵام لە بیرمان نەچێت کۆبوونەوەکەی لەگەڵ سەرۆکی ڕووسیادا ئێزگار گرنگە. زۆری لەسەر نووسراوە و پێشبینی زۆریشی لەسەر کراوە چونکە دوو کەسایەتی گەورە لەسەر ژمارەیەک دۆسیەی گەورە و گرنگ و توێژ دەکەن. وتارەکەی پۆڵەندەشی پەیام بوو بۆ مۆسکۆ. هەرم ڕۆهەینی سەرۆک ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیوێتی چاوی لە ڕێ بۆ ئەم کۆبوونەوە چاوەڕوانکراوە لەگەڵ ڤلادیمیر پوتین. شیکەرەوە لەو بڕوایەدان پێویستە سەرۆک ترامپ لەو کۆبوونەوەیەدا ڕاشکاوانە لەگە سەرۆکی ڕووسیادا بدوێت. پێم وایە سەرۆک پوتین کە لە دەرگاکەوە دەچێتە ژوورێ شتێکی دیاریکراوی لە مێشکدای بێڵێت. پێویستە سەرۆک ترامپ ئامادە بێت بۆ هەر بابەتێک. سەرۆک ترامپ پێویستە بە سەرۆک پوتین بڵێت ئەو شتانەی کە ناکۆکیان دروست کردووە لە نێوانیاندا وەک دۆسیی ئۆکرانیا نابێت دووبارە بێتەوە، دەنا بەرەنجامی قورسی دەبێت. بەڵام دڵنیانیم لەوەی سەرۆک ترامپ وەها بڵێت. چاودێریشان بەگومانەوە لەم کۆبوونەوەی ترامپ و پوتین دەڕوانن و دەژڵێن چاوەڕوانی هیچ بەرەو پێشچوونێکیش ناکرێت. هەتا ئێستا نە کارنامەیەک و نە ئامانجێکی کۆنکرێت دەبینین لە هەردوو سەرۆکەوە، نە سووربوونێکیش بۆ پێکانی ئەو ئامانجانەی باز دەکرێن. پێدەچێت پوتین چاوەڕێی هەندێک هەنگاوی ترامپ بکات لە کاتێکدا ترامپ نازانێت چۆن هەڵوێستی خۆی بەرامبەر پوتین دیار بکات، هەر بۆیە کە ئامانج نەبوو کە سووربوون نەبوو ئیدی بەرەو پێشچوونیش نابێت. کۆبوونەوە دوو ڕۆژێ لوتکەیەکەی کۆمەڵی بیست لە نێوەندی شەپۆلی ناڕەزایی دەربڕیندا لە هەمبۆرگ دەستی بەکارەکانی خۆی کرد. پۆلیس ئاوی بەکارهێناوە بۆ بڵاوپێکردنی ئەو خۆپیشاندەرانەی ڕێگەکانیان گرتبوو. شاری هەمبۆرگ هەمیشە نێوەندی خۆپیشاندانی چەپڕەوەکان بووە دژی سەرمایەداری.